زۆربەی و کەسانەی کە خاوەنی بزنسی خۆیانن لە ڕابردوودا لە نێو مارکێتەکاندا کاریان کردووە لەبەر ئەوەی کارکردن لە نێو مارکێتدا پێش ئەوی فێری فرۆشتنت بکات ڕۆبەڕووی چەندین کەسایەتی جیاوازت دەکاتەوە کە ئەمەش واتە فێر دەبیت کە چۆن مامەڵە لەگەڵ جۆرە جیاوازەکانی کڕیاردا بکەیت. لە بەرنامەی CV ئەمڕۆ کۆمەڵێک CVمان بەدەست گەیشتووە کە داوا دەکەن هاوکاریان بکەین لە دۆزینەوەی هەلی کار لە نێو مارکێتەکاندا لە شاری جوانی دهۆکین. ئەمڕۆ لە بەرنامەی CV وردەکاری تەواو دەربارەی ئەم کارە لەگەڵمانداە. چۆنن ئەحواڵتان چۆنە؟ مامنەوە باشین باشێ؟ ئێمەش باشین سوپاستان دەکەم زۆر خۆشحاڵ بووم بەفرین و ڕۆژهات سەرکەوتوو بن حەزەکەم تۆزێک باسێکی خۆتانمان بۆ بکەن بەفرین خەڵکی کوێی تەمەنت چەندە؟ ئەس بەفرینم خەلکە دووهکێ 24 ساڵم بەرین و کار قوتابی بووم دگەل خواندنی من شول جیت کرد شولێ سوشیال میدیایە چونکی خواندن و شول پێک و بۆم زەحمەت بوون من خواندن جارێ هێلە یاوسا بەس ئینشەڵا دیا بەردەوام ئەم پلانەوە هەیە کە بچیتەوە بۆ خوێندن ئینشاڵڵا. باش ئەی تۆ کاک ڕۆژات؟ ناوی من ڕۆشادە تەمەنی من 19 ساڵم. ئیشی کردو پێشتر؟ ئیشی کردووە بەلایەن چی ئیشێکت کردووە؟ شولێ مەتەمێگیری و هەروەسە شولێ غەسلێژی و شولێ عەلوەژی منێکی. ئەی خوێندن؟ خوێندنشی خودێ من یا خواندی حتا وەکی بێژن سێ نه 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 دا نه باش بۆچی وازە هێنا لە خوێندن؟ خودێ ما ئیش و خواندن یەلێک نەتگونجی. ئەو کاتە چی ئیشێک دەکرد؟ وەڵام من شولێ مەتەمێت کرد. چەند کات ژمێریش دەکرد؟ ساعت 6 سپێدە نەجار حتا 6 هەفتی بوو. باشەکە خوێندنەکەت کردای باشتر نابوو؟ وەکی ئەس بخۆ بێژم نە. بۆ؟ من بیا ینی فێری شولی ببم و فێری ژیانێ ببم. هەلێ. ئەگەر واز لە خوێندن نەیەنا یان با بڵێن ئەگەر پلانت هەبێت بچیتەوە بۆ خوێندن حەز ئەکەی؟ پلانە هەیە؟ کەی چۆن؟ ساڵی بێ یعنی دەستخۆش ساڵێکی تر؟ ئینشاڵڵا. باشە بەفرین حەز ئەکەیت کە خوێندنە تەواو کرد لە چ بوارێکا خۆت بدۆزیتەوە؟ ئەس خۆ گەلک حەستکەم شولێ مارکێتە بکەم و داهاتیدام خود بێن بزنسێک هەبێت خوددان مارکێتێک بم ji bi هەندێک ez gelek حەستکەم بچمە مارکێتێکێ شولێوێ تاقی بکەم من پتر پێزانین سەر هەبن. ئەش تۆ خۆت ئیشی سۆشال میدیاش کردو پێش؟ بەلێ ڕاستە. ئەتەوێ چ کۆنتاکتێک دروست بکەی لە نێوان ئیشی مارکێت و سۆشال میدیا ماڵێن سوودی لێبینی بۆ ئەو ئیشە؟ ئینشەڵڵا دێگەلێک باشێ بینم ئەگەر ئەس چمە مارکێتێکێ دێ شولێ سوشیال میدیاژی باش کەم و تو بخود زانیتنوکەدا خەلک هەمی پتریە سەر موبایلێ و ژیانە ڕۆژانە و ئۆنلاین ئەو تشتە ئەس دێ محەولەکەم لێ مارکێتێ باشتر سوشیالەوەی پڕێڤە بەم و بۆ خەلکی بسمەهێتر لێ بکەم. زۆر جوانە زۆر باشە چکە ئێستا خۆ دەزانی سۆشال میدیا بە جۆرێک پێشکەوتۆ خەڵک حەزەکات نچێ بۆ مارکێتەکەش سۆشال میدیا و تازە بوو بە بەشێکیش لە ژیانی ئێمە لەسەر سۆشال میدیا چی ئیشێک دەکرد؟ ستوریێن ڕۆژانە کو ڤیددیۆ و سەر باغم بوون منە ڕۆژانە کە چه هەیە چنینە چ تشتێنیت هێتن یە خەلێک جاواڕێ بیتن تشتنس. باشکاک ڕۆژهات تۆ تۆزێک باسی خۆتمان بۆ کە چیرۆکەکانە لەگەڵ ئەم ئیشکردنە جیاوازانە چێت 90 ساڵی یەک دنیا ئیشی تاقی کردوتە ینی سیڤەکەت ئیشی زۆری تیا ماشەڵە چۆن بۆ ئیشانم بۆ باس بکات تۆزێک باسی ئەجوایی ناو ئیشم بۆ بکە؟ تعب من gelek تعب دیت عمرێکی بچیدا ینی مژیت بیا ئەس خواندنە خۆ خلاص بکەم ئەژی ببمە ستێرێک وەکی دیژن بۆ civakîme bû milletê me bes ba her bû min şûlî gelekî baş e û min gelek hezil ser şûlî hêvîja xas şûlê fêqî. کە ئەڵێن ئەچینەوە ئیشی مارکێتێک هەیە هیچ زانیارێکی هەیە دەبارەوەی ئیشی مارکێت چۆنە چۆن نییە؟ بەرین و کەزە gelek چوومە مارکێتە من زانیاریە سەروێرە هەین بەس ئەس هەست پێت دێ ئەفجرە بوو منە فەرق بیتەن فەرق ئەگەر تو بچیە جهێکی تو بخۆلی شول بکەی بێگومان ئەی تۆ کاک ڕۆشن هیچ زانیارێکی هەیە دەباری کارکردن لە مارکێتە؟ خودێ ینی یەکی دژمەتە ڕۆژانە ئەس چووم و من شولێوان دیت شولێکی جوان بۆ شولێکی ڕێکوپێک بوو ینی ئەبروکای دە ڕۆژێکە فەرق بیت ینی ئەس قۆ بچم لێ شولکەم ڕاستی ئەسەگی گەلێکی خۆش. باش چ پێشبینیەکتان هەیە لە بەرنامەی ئەمڕۆی سیڤە چاوەڕوانی چ شتێکن لێمە؟
ام گله هست که این بو مدلی و کاری ببینید و دم چینا مارکت برای که هوا مارکت مور بگیریدن ده هسته که گله که خوش بیدن ئێمە وعدناین چونکە دوجارەوە لەسەر توانای خۆتان وەستا لەوانەیە مە بتوانین ئێوە لەگەڵ کەرتی تایبەتە لەگەڵ شوێنێکە کە ئێوە خۆتان حەستان لێتی و پێشترێمە قسەمان کردوێەوە واری مارکێتان هەڵبژاردووە بتوانین دەرفەتەکە بڕەخسێنین دەرفەتی دروستکردنی پەیوەندی نەک دەرفەتی دروستکردنی ئیش ئێمە لە بەرنامەی CV ناتوانین دەرفەتی ئیش بۆ کەسێک دروست بکەین کە خۆی هیچ با بڵێن هەوڵ و ماندووبوونێکی نییە بۆ ئیشە بەڵکو بێتە ئێرە بڵێ منەمە ئیشێکم دەست بکەوانە بەفرین تۆ لەوانەیە ئێستا من بتوانم هاوکاریت بکەم لە ڕێگەی کەسێکەوە بچتە ناو مارکێتێک بەڵام باش نەبی لە ناو مارکێتەکە دوای کاک ڕۆژهات دوای 6 مانگ بە من بڵێن وڵا کاک ڕۆژهات کێ بوو تۆ هێنات بۆ ئێرە زۆر خراپ بوو مارکێتەکەشی تێگەوە وەنیە یان لەگەڵ مشتەرەکان باش نەبوو لەبەرەوە دوای دوجار کۆتایی بڕیار لەسەر ئەوەی کە ئێوە وەربگیرێن یان نا نە لە لای منە نە لەلایەن خاوەن ئەو شوێنێ بەڵکو لای خودی خۆتانە لە لای توانەکانیەوەی کاک علی چۆنیت ئەحواڵت چۆنە؟ ساقبن سەرچەوە بخێراتن سپاس دەکەین سپاس دەکەین وەکو دەرفەتێکی باش بۆ هەردوو هاوڕێمان بەفرین خان و کاک ڕۆژهات ئەمڕۆ دوو گەنجی باشمان هێنا لەگەڵ خۆمانە ئێوەش پێم وایە لە مارکێتەکەتاندا چەند شوێنێکتان هەیە داوای هەلی کارتان کرد داوای خەڵکتان کردبوو بۆ هەلی کار بەێ گەلە بخێراتن سەرچەوە هیڤە بشێن بینە ڕێخۆشکەرێک بۆ استقبالێڤۆن هەردوو گەنجا و گەلە گەنجە دیتر مە دوو دەلویت کارینە بۆ نەخوارەیە یەکیشوانە لە بەشێ خەزراوەتی بوو یەدیتر بەشێ گوشتی خۆمالیمێ یە مارکێتێ ئینشاءالله کاک علی ئێمە CV هاوڕێیانمان پێیە ئەمانە ئێوە سێرێکی بکەن و تێستێکیشمان بنێ بزانم چۆن چۆنی کارەکەن بەس پێش ئەو پێویستمان بە هەندێک زانیاریە پێمان بڵێ کەسێک کە دێتە نێو مارکێتەوە پێش ئەوی بێت CV تەقدیم کە ئەبێت چی بزانێت بەێ لە جۆری دەستپێکێ بۆ هەمی گەنجۆ نەبەزڤۆن هەردەکۆ هەر کۆرێکی توتکەی ئەول نقطة سەرتا التزام مطلوبة التزام هر جهة تو بشي واحترامي جهة تو بگیری هرچند بیتن وقتی تو چیت ناف شوله مبيعات دا و کرینو فروشنه دا اكيد آخفنه کا جوانش تا مطلوبه تو بشي سردريه کا جوان دیگه مشتری مقابل خوبه کی هر وصا او کسی تهت داخلی جهة دا تو بشي قانع کی وک پیوستیت بیت ناف ماله بتر بشي خدماتی بکی هر وصا اكيد سروبری رکوپیکی امروی دیمه که گش جارات بیشن دست به که پنگاواولی که وقت مروف داخلی جه شولی بیتن مروف گه گش بیم بیت نه مثلا مروف بهت شولی و شولی مروفی بر مروفی زحمت بتن و مروف جارات بیشن شولی بخونه خوش کرد نه وی دست به که گش بیم بیت دابشت پتر وی جهیجی پراوش بخت و جیان خوشی پتر خوش کرد و پتر وی جهیجی برف پیشتر ببتن. درسته. کاک علی هندێک جار من ئەبینم کە مارکێتەکان پێویستیان بە کەسێک ئەبێ لە نێو مارکێتەکان بڵاوی ناکەنەوە نە لە سوۆشال میدیا نە بە خەڵک ئێوە چۆن کاتێ هەلی کارێکتانەیە بڵاوی ئەکەنەوە ینی من چۆن بزانم ئەم مارکێتە پێویستی بە کەسێکیان پێویست بینێن بله ئەم وەک مارکێتە گوندی فەڕەنسی مە سوشیالە خۆیان خاصیە هەی و هەر دەریڤەکە کاری هەبیتن ئەمە سوشیالە خودەتی نەخۆر بۆ هەر گەنجێکی هەبیتن حسب ئەو جه کۆمەچێ شوێن فەراغ هەیە ئەم بژنین مە فلان دەلیڤەل الفلان بوریا هی بو راگس کچ آن بو راگس کور امیجی دست نشان کن گل دوامی که دوام چه وقت ساعت چند حتی چنده اغلبت جی چونکو جبر شوی نمارکت ما هم اغلبت ترکیز الوان شخصات کن کو نزیک بن از حست کم او شخصی الدف مشهود کن نزیک بن جبر هات نوچونه مثلا اشتراکی و پاره دا اول جی و بشید بیا بهت دوام خوب چته و دا او جی بشید پتر او پاره جی بشید هاری کاریایی بکردن واسطه گرینگه؟ نخیر او گنجت نوکت داخلی مارکت دا کارت کن همی نسبه 800 پتر جیک نابجمتا چند شخصه کت معین چند جهه کت معین دی بجیم حسب خبره وانا مکی مثلا بش مخزنه هی آن بش کرین و فروشنه هی آن حسابات تین اوه ویت هنده شخص دست نشان کریبن اگر وکی دیتر خر سر دلیویت هنوال گرتن و همشین جارات بیجن هاری کاریوان گنجا پتر بکین نه ایلا افشوله کر بیتن نه ام خو 10 روزا دانین
ماوەیە تێستێ آخر ئەو دەڕۆژە تێستەیان فێریش ئەکرێن ئەکییت ئەو فێر دوشتە دەکەن زۆر جیاواز نه ئەکییت چونکە ئەو ئەوێت هێتە وەلگرتن ئەکییت هەمی شتۆن زانیتن دێ فێرکەین دێت گەل بین پتر بشین ئەف بەشەی ئەف کەسێت گەل شول گەل چه سوپەرڤایزەری قسمی بیت چه ئەم دەبیژین مشرفێ ساڵی بیتن دێ بەردەوام دیفچوونەوەن موازفاکەتن کە دێ چەوە فروشت ناخۆکەی دێ چەوە پۆقش ناخۆکەی دێ چەوە داوامەتە سعات چەند حتا چەندە کاک علی ئەمێ ئەمڕۆ لەگەڵ بەفرینخان و لەگەڵ کاک ڕۆژهاتیش بەڵێ. بە تەنها تێست نەبێ فێرکردن و تێستیش بێت ئەکییت ڕۆژێک با لەگەڵیان نابین دواتر بە پێی سیڤەکانیان بڕیار بدەنکەوە سەرچەوە شڵە بشین پتر خزمەتەوە لە بکەین چ بەشێک دایانەنەی کاکڕۆژهات ما دەلیڤال بەشێ خەزراوەتی داینەوە خوارێ هەر سیڤیویش دا دیارە بەرینوە کە کارە یەکیری داخلی مارکتەدا ئینشاڵڵا دێ بۆ بسانەهیژی بیتون ئەمیش دشین پتر هاری کاری بکەین خشکۆ بەفرین مە دەلیڤەت قسمێ بەشێ گۆشتی داینەوە بخوارێ برادة ترتيب نیو کیلۆ کێوی مۆ کێش نيف كيلو بسی شتێکە قوچێک شي ديك ئەبێ ئێوە بە خۆڕای بەمدانە وريدة ئەوە بۆ چەند کرد كان ديجير هزاروني يكوني بە هەزار نابێت هزار نابي بە هەزار بابیدەم حسابي ثابتة سڵاو بەڕێزم باش سەرچەوە گەلە بخێراتی گۆشتیان بەرگر هەیە ئەمشین بوتە چێگەی قیمە بەلە ئەی گۆشت ئەو قیمە وێ خۆسە شفتە شفتە نینە نازانین شفتە چیە بەلێت زانم چێ بەسمە گوشتێوێ نینە چونکی گوشتێوێ نینە قیمەی شفتە گۆشتێک نوێ بیکەم بە قیمە و دوای بیکەم بە شفتە لە ماڵەوە ماڵمە ساوەری یارمەتی بە بزانم هاریکاری بکە بزانە گۆشتی شفتە چیە باشی بەڕێز سپاس مەمنون گۆشتم ئەیە بۆ شفتە شفتە ئێمە هەی مە گوشتی هەیە ئەمشین بوتە بکەینە قیمەوێ باش بای 2500 گۆشتی قیمەی ئەوم بەرێ بۆ شفتە 2500 دینارە تەمام سەرچەوە ئەوێ بدنێتە بێ دەستیێ بم دەستگورکێکی بدەم ئەفتە کەرە بەلێ قیمەیە یە سافیەژی ڕۆژهات ئیشەکەت چۆن بوو ئەمڕۆ چۆن بوو والله الحمد لله قلق هوش زۆر باشە دڵخۆش بەمیشە حەز لێتی بله قلق کاک علی چۆن بوو ڕۆژهات ئەمڕۆ باش بوو جارێ ڕۆژایەکێ گەلک باش بوو دیارە کوڕایکێ فەقیرە هۆدە ڕەحەتە ئەvە سفاتێت بۆشن شوولیدا بەلێ دوێت بچەکۆی پتر سار خۆشول کرد وشڵات پتر هۆریکاریەکە نامژی دیال ستافێ کاری کو پتر معلوماتی تویت سەر مەوادی باش بن شتێ هەرە فەر قسمی خەزراوەتیدا چونکو قسمێکی ڕۆژانەیە ڕۆژانە فێقی و خەزراوەتت هێت
دوید هما شفرتش خراکو مواد ام بجنین تلف آن مواد جارات بجن نه درست تشناف مواد درست در بخن دا کو مواد دیتر به تاثیر نبید اوش خره فرتره که دست بیک دوایمین بڕیار چییە بۆ کاک ڕۆژهات و بەفرین خان؟ کاک ڕۆژهات و بەفرین خان هەردووک صفتت ئەساسیت شووری دەف هەبوون بەس بەری هەر تشتێکی ئەس حەزکەم خۆفنایگە بێژمەوەن هەردووکۆ و ساڕ و ساڤیا خفنێت بێژمە کۆرمانتت و خڕێکۆ من vêrê çi korment nînin li vêrê min tinê xêzaneke heye em karê xwe hûsat kên wek xêzan çunku baştir ji xerekê tu insîcamê digel ferîqê bike heke te insîcamê digel ferîqê kir û te vêrê dana mala xwe ez bawerkem di gelek karîşê te hel bin û tu dê şûlî jî gelekî li ber xwepsanayîtir bînî her çavê di vêrê kiçikûkirkê lê şûr dikin xelkekê biyanî daxil bîtin heker te dana xêzan mustehîl e çi xeletî jî bêhêne kirin وەک من گوتی الویری هەگەر دانن خێزان تعاملی وەک خێزان بکەن لەگەڵێک مشکلی تو حل باش سەر بەفرین دوو ئیشیش ئەکات مان سوۆشال میدیاش ئەبێ موچەی ئەویان لەگەڵ موچەی ئەوەیان جیاواز بێ اینجا پێشم بڵێ کەسێک کە سەرتا دەست پێکات موچەکەی چنێکە بێت ئەمە بۆ کەسانەیە کە ڕەنگە بیلەوە بکەنەوە حەزیان لە کاری مارکێت بێت لە چەنەوە ئاساییە دەست پێ بکەین ئەب خۆ جهش جی فەرقە چونکو موز کارمەندە هەر ئێکی مەسئولیەتە خۆ هەی مسئولیت فرقه دوم فرقن بس جاره دوم 8 ساعتی و جهه که جارات بجین که دست بیک و موظفه که یه عادی لشول کرد 400 حتی 450,000 راتو بتونه بس الدیف بورینا وقتی الدیف بورینا خبره شولی و جارات بجین هندک جهت نگوری مثلا کارمند دی بیده سوپروایزر آن دی بیده مشرف اوه راتو باشتر لهت اکید دوم هنده جا درشتر لیت کن خو کارمند طلبه هندید کن راتب زیاده تر لیت هست و یعنی وقت بفرین دو ایشکات دو شولا پیگوید کتن هندک جی کت هین مثلا ام خو خبراوی و شولی دوم موظفش دست خونه گی وک زیاده که راتبی هم دینه دا پتر شول بر خوش بید سکیت وانن بین دست بکن بکار انشالله دشین دست ها وجنه همه صباحی بین دوام خوب کن شول خوب کن و امجی بشیم بتر خدمت واب کن و آن گنجل دف مشغول بکن زور زور سپاس تا سیدام و خود حس کرد امجی گله کاری کارون گل ودا و کار خدا انشالله بشین امجی خدمت واب کن سرچو وەک ڕۆژە دەستپێکێک و هەمید گەل متهاری کار بوون بۆ شوولێ قەسەبی ئەس دێ باش فێر بم مدوی ئاماژە شوولێ خۆی سوشیال میدیۆ بدەم کۆدی چەند وەخت دەنە من چاوە دێ بڕێ بەم ئەکۆنت تمام جارێ دەستپێک داتا معلومات سر هندي هبن سوشيال ما تابعي شركة كيام قريب حصاد قال هاي أو خوب ريفات بن ابتني كان تشتكي بتجيك اشتا مطلوبن شو كودشني تشي سوشيال داتو أو جيك ماركت وقت تزاني روجانا مواديني بوتهت روجانا برهميني بوتهت نج برهمت جدا كردي وبياني ابتني السرطة مطلوبة روجانا ستوري بوان موادا بينا تشكرا نزيدتر بفرين بلاني داناوا كليرا فير بو ماركت خوي دابنه بتا نخوش نيه انا اجي ساعه فرازيه وما هر کارمندی که الویری بهت چه مشروعی که باشتر بخوبه کرد چه الویری برف باشتر و شتر بچیتن طبعا جي فرازيه وما بتر دل خوش بین امجی که بشین زحمت ما بر آف دانت شه ما کارمندت خوب برف باشتر و شتر بگیرن و ان شاء الله او روزهات و همین بگیرن برف باشتر بچین ان شاء الله دستان خوش بذار گەلێک سپاس سەیدا گەلێک سپاس بووە و ئەفدەلی کاری بۆ مادیتێ دمایکە ژیک سپاسیاوەت کەم و سپاسیا بەرنامەی سیڤیت کەم کە ئەفدەلیڤە بوو وان گەنجا تەرخان کردی و هەروەسا سپاس بوو کەناڵی ژیک و هەر مهندی مازانی خۆل گەنجا کردیە خودان و ئینشاڵڵا بشین ئەمەژی پتر خزمەتە هەوە بکەین و خزمەتە گەنجێ دهۆکێ و زیاتر بکەین ئینشاڵڵا دەستان خۆش زۆر سپاستانەکەم سپاس بۆ ئێش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی سیڤی بوون کارکردن لە نێو مارکێتدا دەکرێت چەند بەشێکی جیاواز لە خۆ بگرێت دەکرێت چەند مەترێ بێ مارکێتەکە یاخود چەند سەد مەترێک بێت بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە فێر ببین و تەنها یەکەم هەنگاو بنین دووبارەشی دەکەمەوە لە بەرنامەی سیڤی بەڕاستی ئێمە هەلی کار بۆ ئێوە نادۆزینەوە بەڵکو تەنها هاوکارێکی زۆر بچووکی دەکەین دوجار لەسەر توانای ئێوە وەستاوە کە دەتوانن تا چەندێک لە نێو ئەو کارانەدا خۆتان بسەلمێن و خۆتان بەرەو پێش بەرن تاوەکو بەرنامەیەکی دیکەی سیڤی لە کارێکی دیکەدا بەخواتان دەسپێن